جەبار گۆران دکتۆر جەبار گۆران باس دەکەم کە بەڕێزیان گوتەبێژی بازاری دۆلاری سلێمانی. دکتۆر سڵاوت لەبێتم کاتت باشە ئەمەوێ جارێ یەکسەر پرسیاری ئەوە بکەم لەگەڵەوەی کە 5 بانقی دیکە سزا درراوە چۆنە کاریگەری زۆری لەسەر بەهای دینار نەبوو. لە ماوەی ڕابردووە بینیمان کاتێک کە سزا و هەڕەشەیەگە هات زۆر خراپ کاریگەری لەسەر دینار دروستەکە، بەڵام هۆکاری چییە کە ئێستا ینی هیچ گۆڕانکاریکی ئەوتوی لە بەهای دینارە دروست نەکرد بەرامبەر بە دۆلار؟ بەڵێ سەرەتا بەنای خۆی بەخشندەی مێرەبان سڵاو لە بەڕێستان و سڵاو لە بینەران و بیسەرانی کورسان 24. دیارە هۆکارەکەوەیە کە تەسیراتی دروست نەکردووە بە هەر سزایەک بەسەر هەر بانکەکە کە ئەسەپێندرێت دیارە ئامانجێک لە پشتەوە هەیەی کە ڕەنگە ئیسفهامێکی جدی لەسەر ئەو بانقە دروست بوو بێ بۆ تەهریبی ئەموال بۆ سپیکردنەوەی پارەیان کۆی ئەو ترانزاکشنانیە و دەوڵەتیەکان و حواڵەی خارجی ئیسفامی لەسەر دروست بوو بێت. طبعاً ئەمە توانین بڵین هۆکارە سەریکێکە و هۆکارێکی تریش ئەوەیە کە ئەم 5 بانقا سزا دراون لەلایەن وەزارەتی گەنجینی ئەمریکا و بەڵام بە تایبەتی تر بانکی مرکزی سزاکێ بەسەر سەپانون. ئەم بانقانە لە ڕابردووشە حواڵەی خارجیان بە دۆلاری ئەمریکی نەبووە تا حواڵەی دەرەکی دۆلاری ئەمریکی نەبووە. ئەگەر هین بێ دەرفەت دەبێ نای بانکەکان بڵێن ئەوانەی کە زیاتر لە چ بوارێکە مامەڵەیان کردووە بەچی دراوێک بڵین مامەڵەی حواڵەی دەریشیان بە ئەنجام گەیاندووە. طبعاً ئەمە کاریگەری نابێ لە کاتێکە ئەو بانقانە کە سزایان بەسەر ئەسەپێندرێ پێشتر حواڵەی خارجیان بە دۆلاری ئەمریکی بوو بێت و ئێستا سزایان بەسەر ئەسەپێندرا بێت و نێڵن بۆ حواڵەی خارجی دۆلار بەکاربێنن ئەوە ڕاستەوخۆ تەسیراتی لەسەر خۆی شرائعی دینا لە بەرامبەر دۆلاری ئەمریکا دروستەکە. بەڵام ئەم بانقانە لە ڕابردووشە هیچ تەبادولێکیان یان تەداولێکیان بە دۆلاری ئەمریکی نەبوو. ئێستا بۆ نمونە بانکی ئیتیحاد یونایتد پێشتر مامەڵەی بە دۆلاری ئەمریکی نەبووە، بانکی سەلامی ئیسلامی حواڵەی بە دۆلار نەبووە و بانکی میسکی ئیسلامی هەر بە هەمان شێوە. ئەمینی عراقی بانکی ئەمینی عراقی پێشتر حواڵەکانی بە یۆرۆی ئەوروپی بووە و مەشق عەرەبی ئیسلامی ئەمیش هەر بە هەمان شێوە حواڵەکانی بۆ دەرەوەی عێراق باشە ئەمە بەم شێوەیەش بۆ هەر نادڵنیایی لە بازاڕە دروست ناکات. ئەزانی قەزێکە چییە؟ ئەگەر لە حاڵەتێکە تا ئاستێک ینی بەرزبوونەوەیەکی کەمیش تۆمارکە زیاتر پەیوەستە بە شڵەژانی بازاڕ و ئەو بانبادانەی کە ئیستیغلالی ئەم دۆخانە ئەکەن بۆ بڵێن ناجێگیری بەهای دیناری عێراقی خۆی بۆ خۆی سزادانی هەر بانقێک واتە ئیستیفهامێک لەسەری هەیە. باشە یان ئەوەیە تەهریبی ئەموالی کریان سپیکردنەوەی پاریان بۆ نمونە مەصدەری ئیخراجی حواڵە خارجیەکان دیارە هۆکارێک لەم هۆکارانەیە کەم سزانە بەسەر نەسەپێنراوە. تەمانەمە خۆی بۆ خۆی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بەهێزبوونی دیناری عێراقیە. تەمان لە هەل و مەرجێکە بەهای دراوی هەر وڵاتێک ناجێگیرە بێ ئەگەر دۆخی سیاسیەکەی نائیستیقرار بێت و دوای ئەوە دۆخی ئابوووریەکەی ناجێگیر بێ و پاشان نادڵنیاییەک هەبێت لە مەصدەری ئیخراجی حواڵەی خارجی ویان تەهریبی ئەموال ویان سپیکردنەوەی و پارە و بەگشتی گەندەڵیە. ئەمێ بە جۆرێک لە جۆرەکان تەسیرات لەسەر بەهای دراوی هەر وڵاتێک دروستەکات. تەمان ماوەکە هەندێک جار سزا بەسەر ئەم بانقانە ئەسەپێندرێت واتە ئەیانەوێت کۆی سیستەمی دارایی بانک لە عێراقا بە نیزامێکی پێشکەوتووەکو هەموو مەعایرە نێودەوڵەتەکان بڕواتە پێشەوە نەک ئیسفام لەسەر ئەم بانقانە دروست بێت و دوجار ببێتە مەصدەرێک بۆ سپیکردنەوەی پارە. تەمان من پێم وایە ئەم ڕێکارانە ئەگەر بەردەوام بن واتە کۆمەڵێ بانکی ڕەسەنی بە شێوازێکی سیستماتیک و بەستنەوەیان بە سیوەفتی جیهانیەوە و کاریگەریکی زۆر باشیش لەسەر دۆخی ئابووری عێراق و لەسەر بەهای دیناری عێراقیش دروستەکە. باشە دکتۆر جەبار، ئەگەری ئەوە هەیە کە بانکی ڕافیدێنیش بکەوێتە ژێر ئەو سزایانەوە بۆ ئەمە ئەوترێکی پێشبینیەکەی ئەویش بکەوێتە ژێر سزا و ئیتر دەستی بە دۆلار نەکات ئەگەرێکی نزیکە؟ بەڵێ خۆی ئەمە جارە دەنگۆیە و بانکی ڕافیدێن ئەتوانم بڵێم دوای بانکی مرکزی دووەمین بانکە لە سەراسی عێراق لە ساڵی 1952 دامەزراوە ئەعتماداتی مستەنەدی زۆر بەرزە و ڕاسمالێکی زۆری هەیە و کۆی موچەی فەرمانبەرانی عێراق و هەرێمی کوردستانیش لەوێەوە تەمیلەکرێت بێگومان ئەگەر حاڵەتی گوا دروست بێت تەسیراتی هەبێ. بەڵام لەبەرەوەی بانکی ڕافیدەین حواڵەی خارجی نیە تەنها ترانزاکشنەکانی لە ناوخۆی عێراقا بۆ تەمیلی بانکەکان و بۆ موچەی فەرمانبەران و وەزارەتەکان پێم وابێ ئەگە سزایەکیش بەسەر ئەم بانقە بسەپێنرێ من پێم وابێ ئەمیش بە هەمان شێوە تەسیری نابێت. لەبەر لێک حاڵەتە بانکێک تەسیرات دروستەکە ئەگەر پێشتر حواڵەی دەرەکی بە ئەنجام گەیان بێ لە ڕێگای دۆلاری ئەمریکیەوە و ئێستا منفەزەکانی بەڕوا دابخرێ و ئەم بانقا سزا بدرێت ئەو کاتە ئەتوانین بە جۆرێک لە جۆرەکان
خواز لەسەر بازار زیاکە واتە ئەگەر بۆ نمونە تۆ لەو پێش 20 بانک حواڵەی دەرەکی بکات لەم 20 حواڵە دەرەکیە پێنجیان لە کۆی پرۆسی حواڵەی دەرەکی بهێنرێتە دەرەوە واتە خواستەکە زیاتر ئەکەوێتە سەر 15 بانک کەواتە فشار لەسەر ئەم بانکانە دروست ئەبێ ئەو کاتە خواز لەسەر دۆلاری ئەمریکی زیادە بەڵام بە حکمەوەی کە بانکی ڕافیدەین حواڵەی خارجی بە ئەنجام ناگەێنە زیاتر ترانزاکشنەکانی ناوخۆیە من پێم وایە بە تەسیراتێکی نابێت تا ئێستا ژەمە هەر دەنگۆیە و پێم وایە کە تا ئێستا پژڕاز نەکراوەتەوە خۆتان ئاگادارن لە ماوەی ڕابردووە هەر پێشتریش دەنگۆی ئەو هەبوو کە هەندێک لە بانکەکانی تر سزادرن ئەوە تاوەی کە بینیمان ئەم پێنج بانکەیە باشە لە کۆی گشتیە کاتێک کە ئەوتری ئەوەندە بانک سزادراوە 37 بانک و 25 بانقی دیکە هەموو ئەمانە کە سزادراون ئەمە کاریگەریەکەی لەسەر ئابووری هەموو عێراق چۆن دەرەکەوێ و خەڵک بترسێ لەوەی کە لە کاتێکە ئەم هەموو سزای بەسەر بانکەکانەوەیە دینار بەهاکەی دابەزێت یاخود وەکو خۆیەمێنێتەوە خۆی ڕاستی سزادانی هەر بانکێک لە هەر وڵاتێکە تەسیرا لەسەر دۆخی ئابووری ئەو وڵاتە دروست دەکات چونکە ئەوەی کە زیاتر ڕێخستنی تەبادولی بازرگانی ئەکا لەسەر ئاستی عالم بانکەکانە بەڕاستی ئێستا ئەو سیستەمە ترادیشناڵە تەقلیدیە کۆنە نەماوە کە لە ڕابردووان ئەمان بینی هەموو شتەکان فیزیکی و دەستا و دەست بوو تۆ سار بۆ نمونە کاڵایەک لە سین بکڕە ڕەنگە تۆ تا کاڵەکەیەتە مەخزوونەکەی خۆت ڕەنگە بە چاو نەیبینی یان ئەو دوایی کە بۆی تەحویلەکەی بەدەست و بە فیزیکی نەیبینی هەر هەمووی ئەمە لە ڕێگای بانک و شەریکەی ترانسپۆرت و لە ڕێگای شەریکانی و نێودەوڵەتەکانەوە کرێکە دیارە یەکێک لەم حەلەقە بازرگانیانە یەکێک لەم حەلەقە داراییانە کە لە کۆی پرۆسەکەیەتە دەرەوە یەخوا ڕاستەخۆ هە تەسیراتێکی هەر ئەبێ بەڵام ئێمە ئەومان لەبیر نەچی عێراق بانکی زۆرە بە پێی معایرە نێودەوڵەتەکان ئەم بانکانە ئەتوانین بڵێن خەسایس و تایبەتمەندیەکانی بانکیان هەندێکیان تیان نییە تەمان بانک کۆمەڵێ فەنکشنی هەیە کۆمەڵێ ڕێوشوێنی تایبەت بەخۆی هەیە بەڕاستی بە پێی ستانداردە نێودەوڵەتەکان هەندێک بانکەیە ئەتوانم بڵم تەنها دەوری سەرافێکە بینێ یان بەداخەوە کە لە ڕابردووە بینیمان کۆمەڵێ بانک هەبوو تەنها ئیشان سپیکردنەوەی پارە وەرگرتنی دۆلار بوو لە بانکی مرکزی عێراقی و فرۆشتنەوەی لە بازاری ڕەش یان تەحویلکردنی بۆ دەرەوە بەڕاستی ئەمانە خۆی بۆ خۆی ینی زەربەیەکی زۆری دەر اقتصادی عێراق بوو بەڵام کە دوای مانگی 2022 کە ئەمریکەکان وەزارەتی گەنجینی ئەمریکا داوای لە بانکی مرکزی عێراقی کرد کە پێویستە ریفۆرم لە سیستەمی بانکیا بکرێت اینجا ئەتوانین بڵێن هەنگاو بە هەنگاو سیستەمی بانکی لەسەر ئاسی عێراق بە پێی معایرە نێودەوڵەتەکان هێواش ئەچێتە پێشەوە من پێم وایە لە داهاتووە ئەو بانکانەی کە بەپێی ستانداردی نێودەوڵەتی بەپێی هەموو معایرە نێودەوڵەتیەکان هەموو ئەو خەسایسانی کە هەیەە وانە بێ من پێم وابێ ئەو بانکانە ڕەنگە لە داهاتووە هەر بەشێکان لە پرۆسەی سیستەمی دارایی نەختینی عێراق بهێنێنە دەرەوە وەکو تاجاریش تەسیراتێکی زۆر ئیجابی لەسەر ئابووری عێراق دروستەکە بۆ وڵاتێکی وەکو تورکیا تەنها 44 بانکی هەیە باشە ئێران وازم 45 یان 46 بانکی هەیە معقول نییە عێراق زیاتر لە 80 بانکی هەبێت وانە لەبەرەوە پێویستە عێراق بۆم هەلومەرجی ئێستا 25 بانک من پێم وابێ ئیکتیفای ذاتی هەر هەمووی عێراقەکە بەڵام بۆ مەرجەی کە بتوانێت هەموو ترانزاکشنە ناوخۆی و دەرەکەکان و تەمیلکردنی هەموو سێکتەرە بازرگانەکان بکەم قەناعەتمان لە داهاتووە ئیسرائیلێکی زۆر باش بە عێراق باشە دکتۆر ئەو 5 بانکەی کە ئێستا سزادراون زۆربیان بانکی ئیسلامین هۆکاری چییە و سزایان چۆتە سەر تۆ ئاماژەت بۆ کرد کە زۆرێکیان لە ماوەی ڕابردووە حواڵەی دەرەکیشیان نەبووە ئەمە ئێستا هۆکاری چییە کە ئەو سزایان بەسەرادراوە حواڵەی دەرەکیان هەبووە بە پامەکە من بە هەڵەن نەڕوات حواڵەی دەرەکیان بۆ بەڵام بە دۆلاری ئەمریکی حواڵەیان نەکرد بەڵێ بە دۆلار حواڵیان نەبووە کێشەکەی ئەمریکاش ئەوەیە کە دۆلاری نەبرد بێتە دەرەوە ئەیکەواتە لەبەر چییە کە سزادراون ئەزانی هاژەخان کە کاتێک ئەڵێ سزا بەسەر بانکەکە ئەسەپێندرێت واتە سزا بەسەر کۆی هەیکەلێت و ستراکچەری ئەو بانکان ناسەپێندرێت سزایە گەسەپێنێت کە مامەڵەکانی بە دۆلاری ئەمریکی ناکات ئێستا لە هەرێمی کوردستان لە سلێمانی بانک هەیە سزای لەسەرە هەر لە سەرەتای 2023 تا هەستا سزای لەسەرە ناتوانێت 1 دۆلاری ئەمریکی حواڵە بکات بەڵام حواڵەی تر ئەکات بە پارەی تر ئەیکا بە دراوی تر ئەیکا و ئەتوانێت هەموو مامەڵە ناوخۆیەکانیش بە ئەنجام بدێنێت ئایا ئەم بانکانە ئەوانی کە زیاتر بڵێن پاشگیریکی ئیسلامیان پێوەیە دیارە ئەمەش دەتوانم بڵێم هۆکارێک بێ لە هۆکارە سیاسەکان ڕەنگە ئیسیفامێک لەسەر بێ کە ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان وەکو پاڵپشتێک وەکو سەپۆرتی گروپا وەلای چەکدارەکان ببیندرێت ئیسفامێکی جدیان لەسەر دروست بوو بێت یان خۆ لە ڕابردووشە بینیمان وازانم 14 بانک و دوایەوە 6 بانکی تر ئەکسەریەتیان ئەمانە بانکی ینی بەشێکان ئیسلامی بوون و بە شێوازی مامەڵەکانیان زیاتر بە شێوازی مۆڤارەبە و مڕابەحە بوو باشە بەڵام دیارە هۆکارەکەی پامانەکەی ڕەنگە ئەوە بێکە
بە زۆرێک لە جۆرەکان تەمیری بەشێک لەو گروپە چەکداران کەن هەرچەند من دیتیل و تەفاسیلەکەی باش نازانم بەڵام ڕەنگە یەکێک لە هۆکارەکان ئەمە بێت. بەڵێ دکتۆر جەبار گۆران وتەبێژی بازاری دراوی سلێمانی لە سلێمانی و ڕاستەخۆ لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوە.